هیوادارین زۆر باش بن و ماندوو نەبن. وەک ئاشکرایە ڕێکخراوی دابین 9 ساڵە دامەزراوە و ماوەی 5 ساڵێک کار لەسەر بەدەستهێنانی مافەکانی کرێکاران دەکات. لە درێژەی کار و خزمەتی زیاتر بە پاراستنی مافی کرێکاران و داکۆکیکردن لێیان هەستاوین بە ئامادەکردنی یاداشتێک لەبارەی پارێزراوی مافی کرێکاران لە پرۆسەی هەڵبژاردن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا. بۆ ئەم مەبەستە ئێستا داوا دەکەین کاک خەڵشۆ عەبدولفەتاح بەڕێوەبەری پرۆژەکە بفەرمێت بۆ خوێندنەوەی دەقی یاداشتنامەکەی. هەموو لایەکتان بەخێر بێن. وەک لاتان ڕوونا بڕیارە 11 نۆڤەمبەر ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە سەر تاسەری عێراق بەڕێوە بچێت. ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی داکۆچیکار لە مافی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە پاش وەرگرتنی کۆمەڵێک سەرنج و تۆمارکردنی کۆمەڵێک پێشێلکاری یاداشتێکمان هەبووە بۆ دامەزراوە پەیوەنددارەکان بۆ بەڕێستانی دەخوێنینەوە. دەنگدان مافێکی ئاسایی و دەستەبەرکراوە ناکرێت لەژێر هیچ پاساوێکدا فشار لە کرێکاران بکرێت. هەر جۆرە فشارکردنێک لە کرێکاران بۆ دەنگدانیان بە لیست و کاندیدێکی دیاریکراو تاوانە و پێچەوانەی دەقی یاسایە و سزای لەسەرە. وەگاشکرایە لای هەمووان بڕیارە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 11/11/2025 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق لەسەر تاسەری عێراق بەپێی یاسا و دەستوری عێراق بەڕێوە بچێت. ئەوەی ئێمە لێرە داوەکو ڕێکخراوێکی داکۆچیکار لە مافی کرێکاران جەختی لێ دەکەینەوە پرسی بەشداریکردنی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەتە کە بەپێی تەواوی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ جەخت لە پاراستن و بەشداریکردنی ئەم چینە دەکاتەوە. لەوانەش مادەی 21 لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ جەخت لەوە دەکاتەوە پێویستە دەنگدان بە شێوەی نهێنی و بۆ هەمووان وەک یەک فەراهەم بکرێت و لە هەمان کاتا پەیماننامەی مافە شارستانی و ئابوووریەکان لە مادەی 25 جاری کە جەخت لەوە دەکاتەوانێ کە پێویستە دەنگدان بە شێوەیەکی نهێنی و وەک یەکی بۆ هەمووان فەراهەم بکرێت. لەپاڵ هەموو ڕێکەوتنامە و پەیماننامەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ دەستوری عێراق لەبارەی پارێزراوی مافی دەنگدان بۆ هەمووان بە شێوەیەکی نهێنی وەک یەکی لە مادەی 5دا دەڵێت. سەروەری بۆ یاسایە و گەلیش سەرچاوەی دەسەڵات و شەرعیەت بوونیەتی کە بەهۆی دەنگدانی نهێنیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نوێنەرەکانی بۆ ماوەیەکی دیاریکراو هەڵدەبژێت. پاشان لە مادەی 49 لە تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت ئەنجومەنی نوێنەران با هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ نهێنی ئەندامەکانی دیاری دەکرێت. لەپاڵ هەموو ئەمانەدا یاسای کار ژمارە 70 ساڵی 1970 کە ئامانجی سەرەکی ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسی و دەقی ئەم یاداشتەیە جارێکە جەخت لە پارێزراوی بەشداری کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت دەکات لە دیاریکردنی نوێنەرەکانیان بۆ یەکێتی و سەندیکاکان لە هەمان کاتا بۆ هەڵبژاردن و دیاریکردنی ئەنجومەنە نوێنەرایەتیەکان. ئەوەی تاوەکو ئێستا خراوەتە ڕوو لە دەستوری عێراق لە تەواوی یاساکان لە عێراق و لە هەرێمی کوردستان لە بڕیار و ڕێنماییەکانی تایبەت بە بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن خۆی لەم خاڵانەدا دەبینێتەوە. ئەوانیش یەکەم دەنگدان نهێنی بێت، دووەم پاکی و بێگەردی پرۆسەکە بپارێزرێت، سێم نەبوونی هیچ جۆرە فشارێک چ مادی چ معنەوی. هەموو ئەمانەی لەسەرەوە هاتوون بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک دەق و نووسین و یاداشت ئێمە لە بەردەستمانایە و ئامادەی هەیە و بوونی هەیە کە ئەمە جێگەی خۆشحاڵیە. بەڵام ئەوەی لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن و هەڵبژاردنەکانی ڕابردووش ئێمە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی سەرنجمان لێیاوە و وەکو پێشێلکاری تۆمارمان کردووە خۆی لە کۆمەڵی خاڵ دەبینێتەوە کە دەیخەینە ڕوو. ئەوانیش یەکەم وەرگرتنی کارتی دەنگدان لە کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە شوێنکار و لەلایەن خاوەنکارەکانیانەوە، دووەم فشارکردن لە کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت بۆ ئاراستەکردنیان بۆ دەنگدان بۆ لیستێکی دیاریکراو یاخود کاندیدێکی دیاریکراو، سێەم کۆکردنەوە و ئامادەکردنی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە شوێنکار و شوێن ئیشەکانیان و یاخود لە دەرەوەی شوێنکارەکانیان بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ کاندید و لیستێکی دیاریکراو.
ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی و لە سۆنگەی هەستکردن بە پێشێلکردنی دەقی یاسا و وەک بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن و مافی دەنگدان هەساوین کۆمەڵێک داواکاریمان ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان کردووە کە خۆی لەمان نابینێتەوانە. یەکەمینیان داوا لە لایەنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەکەین وەک لایەنی جێبەجێکاری یاسای کار کە دامەزراوەی جێبەجێکاری یاسای کارە هەستێت بە گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی بەرامبەر هەر خاوەنکار و شوێنکارێک کە پێشێلی دەقی یاساکانی عێراق و هەرێمی کوردستان بڕیار و ڕێنماییەکانی تایبەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردن بکات. لە ناویانە داواکردنی کاتی دەنگدان و ئاراستەکردنی کارمەندەکان و نەپاراستنی نهێنی پرۆسەی دەنگدان کە ئەمانە هەمووی سەرپێچی یاسایە و داوا لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەکەین هەستێت بە گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر هەر کۆمپانیا و خاوەنکارێک لە کەرتی تایبەت کە ئەم مامەڵە و پێشێلکاریانە بەرامبەر کارمەندەکانی لە هەر شوێنێکە لە ناو کار و لە دەرەوەی کار بەڕێوە بات. لە هەمان کاتا بەپێی یاسای ژمارە سیوێکی ساڵی 2009 کە تایبەتە بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن کە دامەزراوەیەکی پەیوەندیدار و شەرعیە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق. ئەم دامەزراوەیە ئەرچێتی دەق بە دواداچوون کات بۆ جێبەجێکردنی ئاستی دەقیە و یاسایانەی کە لە عێراق دانراوە و ئەو بڕیار و ڕێنمایی و ئەنزیمانەی کە خۆشی وەکو دامەزراوەیەکی شەرعی جێبەجێکاری پرۆسەیەکی گرنگی هەڵبژاردن دایناوە پێویستە بە دواداچوون بکات و لێکۆڵینەوە و لێپرسینەوە بەرامبەر هەر دامەزراو لایەنێ بکات کە پێشێلی دەقی یاساکان بکات و لە هەمان کاتیشا پێویستە بۆ ڕایگشتی ئاستی بە دواداچوون و گرتنەبەری هەر ڕێکارێکی یاسایی بەرامبەر هەر دامەزراو لایەنێک ئەگەر لە ڕابردووشا کردوێتی بۆ ڕایگشتی بڵاو بکاتەوە بۆی بتوانرێت ببێتەوانەیەک بۆ هەموو ئەوانەی کە ئەم جۆرە پێشێلکاریانە ئەنجام بدەن. خاڵی سێم و داواکاری سێممان سەرنجی سەرجەم خاوەن کۆمپانیا و شوێنکارەکان ڕادەکێشین. ئەویشەوەی هەر جۆرە فشارکردنێک لە کرێکار و کارمەندانی کەرتی تایبەت بۆ ئاراستەکردنی بۆ دەنگدان بە لیست و کاندیدێکی دیاریکراو تاوانە و یا کارێکی قەدەخەکراوە بە یاسا وە سزای هەیە. بۆیە داوایان لێەکەین خۆیان بە دوور بگرن لە هەر جۆرە سەرپێچیەک چونکە وەکو هەموو ئەو بڕگە و مادانەی کە لە پێش ئێستا ئاماژەمان پێیا و خسمانە ڕوو هەر جۆرە ئاراستەکردنێکی دەنگدەر فشارکردنێک بەهۆی ئەوەی کە بژێوی و ژیانی لای کۆمپانیایەکە یاخود لای خاوەنکارێکە یاخود داوا لێکردن بۆ ئاشکراکردنی دەنگدان تاوانە وە سزای هەیە. پێویستە خاوەنکار و خاوەن کۆمپانیاکان ئەو پێشێلکاری یاساییە ئەگەر لە ڕابردووە کردویانە ڕای بگرن و ئەگەرنا پێویستە لێپێچینەوەی یاساییان بەرامبەر بکرێت. ڕێکخراوی دابین 23/2025. زۆر سپاس بۆیش.